لشار هەڵمەت و قوربانیە لە شارێ شاعیران لە شارێ شێرکۆ بێ کەسە سپێدە هەوا باش بیتن ئەڤڕۆ ئەم لە شارێ سلێمانینە ئەڤڕۆ نە هەفکارا من ئەڤین نە شاکار و نە هەکات گەل منە ئەڤڕۆ هەفکارێکێنی هاژین دگەل منە ئەم ئەڤڕۆ پرۆگرامێکە تایبەت دە پێشکەشی هاوەکەین وەکیمە ئاماژە پێدای لە شارێ هەڵمەت و قوربانیە سپێدە باش هاژین بەیانیت باش بەخێر بێ دێری بۆ سلێمانی زۆر سپاس بۆ تۆش بەڵێ بەڕێزان بەیانیتان باش خۆشحاڵین لەم پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 لە شاری سلێمانی و لەگەڵتان دەبین بۆ باسکردن لەسەر تەوەرێکی گرنگ و هەستیار کە ئەمڕۆ 11 ڕۆژی جیهانی قوربانیانی چەکی کیمیاییە لەسەر ئاستی جیهان و لەسەر هەرێمی کوردستانیش ئەم یادە دەکرێتەوە. ئێمە بۆ ئەم تەوەرە میوانداری دوو کەسی بەڕێزمان کردووە کە یەکێکیان سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمابارانی هەڵەبجە و بابەت یەکێکی دیکەشیان پسپۆر لە بواری جینۆسایدا بۆ باسکردن لەسەر ڕۆژی جیهانی قوربانیانی چەکی کیمیایی فەرمودێرین لەگەڵمان بن زۆر بەخێر بێ دڵخۆش بن کامڕۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ ئێمەدا بوون دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم کە مێژووی ئەم ڕۆژە بۆ کەی دەگەڕێتەوە. دیارە سەرەتا دەستخۆشین بۆ ئێوە و سڵاو و ڕێزمان بۆ بینەران و بیسەرانی بەڕێز. دیارە ئەم ڕۆژە لە ساڵی 1925 دیاری کراوە و لە ساڵی 1925 دیاری کراوە کە ڕۆژێکی تایبەت بێ بۆ قوربانیانی کیمیاباران و دواتریش لە کۆنفرانسێکی تایبەت کە درێژکراوەی هەمان کۆنفرانسە لە ساڵی 1993 کراوە بە ڕۆژی قوربانیانی کیمیاباران لە ساڵی 1990 لە مانگی چوار چۆتە بواری جێبەجێکردنەوە بۆیە ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ نەک بۆ هەرچەکی کیمیایی بۆ چەکە کۆمەڵکوژەکانی دنیا دیارە ڕێکخراوێک ئیدارەی ئەو کە 193 وڵات ئەندامن لەگەڵ ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کە ئێمەش وەک کۆمەڵەکەی ئێمە لەوێ ئەندامین بۆ ئەوەی کە ئەم بابەتانە یا ئەم چەکانە ڕابگیرێت دیارە ئەم چەکانە کە بەکاردێن بۆ کۆمەڵکوژی جیاوازن بۆ نمونە لە ڤێتنام گازی نارنجی بووە لە بەلجیک گازێکی تر بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش چەکی کیمیایی بە گازەکانی خەردە لوسیانی ئەوانە دروست کراون. بۆیە لە 2015 ئەم بەروارە گۆڕا بۆ 11 دیارە ساڵانە ئەو ڕێکخراوە کۆنفرانسی خۆیەکە و ئەو ڕۆژە دیاری کراوە کە لە ناو ئەو کۆنفرانسە هەر گۆڕانکاریەک هەر شتێک بکرێت لە پەیامی کۆتایی کۆنفرانسەکە بڵاوکرێتەوە. دەست خۆش کاکلوقمان ڕۆژناخان با پرسیار لە جەنابەت بکەین چەند وڵات بەشدارن لەم ڕێکخراوە کە وەکو کاکلوقمان وردەکاریەکەی باس کرد و ئەم وڵاتانە چەندێکیان ئەتوانن کاریگەریان هەبێت بەسەر ئەم ڕووداوە جیهانیانی کە لە ڕابردووە ڕوویان داوە. بەڵێ بۆ ئەوەی کە چەند وڵات بزەبت بەشدارن ئێستا لە خەیاڵ منێ بەڵام وڵاتی ینی زۆرن بەڕاستی چکە ئەم بڵێن ڕێککەوتن نامەیە هەوڵێک بوو بۆ نەک تەنها بۆ قەدەغەکردنی بەکارهێنانی چەکی کیمیایی لە ناو جەنگەکانە یا لە ناو کۆنفلیکت و با بڵین نیزاعاتی نێودەوڵەتیە بەڵکو هەوڵێک بوو بۆ قەدەغەکردنی بەرهەمهێنانی یاخود زیاتر بەرهەمهێنانی ئەو چەکە کیمیاییە بێگومان خۆی چەکی کیمیایی چەکێکی ئاساییە بەڵام بە مەوادی کیمیایی چۆنەڵی سەری کیمیایی لە دروستەکرێت ئەکرێتنەوەکو چۆن لە عێراق ڕوویدا لە بە یارمەتی چەند کۆمپانیایەکی ئەڵمانی بە تایبەت کە نەک تەنها مەوادی کیمیایی کە بۆیان نار بۆ عێراق بەڵکو بەشدار بوون لە بەرهەمهێنانی یاخود چۆنەڵی بەرهەمهێنانی ئەو کیمیایی وەکو چەکێک کە بەکار بێت و ئەشیانزانی ئەمە لە دژی سیڤیل بەکارێت بێگومان بەڵام ئەو وڵاتانە چۆن ئەتوان بڵێم گەورەترین ڕۆڵ کە بیتوانێ بیبینێ رووسیا و با بڵین ئەمریکایە چکە ئەوان خۆیان ڕابەر بوون لەوەیە و لە ساڵانی هەفتاکانیشە خۆیان پێکەوە کەوت ڕێککەوتنا لە کاتی جەنگی ساردا ڕێککەوتنامەیەکیان بەست بۆ قەدەغەکردنی زیاتر بەرهەمهێنانی چەکی کیمیایی و لە ناوبردننی ئەو مەخزوونەی کە هەیەە چونکە خۆیان ئەترسان کە لە
نقطەیەکی چۆنەڵی بڵێن جەنگی سارد زۆرتر سامناک بوو ئەکرا لە نقطەیەکە ئیتر ببێتە جەنگی بڵێن بە چەک بکرێت لە جەنگی ساردەوە بیگوازنەوە و کاتەش چەکی کیمیایی زۆر چۆنەڵی هینێکی بەقوت بوو وەکو فشارێک لە جژێکتری بەکارێنێنە هەر ئەوان بوون خۆیان پێشتر ئەم چەکەیان بە تایبەتی ئەڵمانیا نەک بڵێن رووسیا بەڵام لە ئەڵمانیا بەرەمێران لە جەنگی یەکەمی جیهانیە بەڵام هەر ئەوانیش بوون ترسان لە بەکارێنانی ینی ئەو دوو هێزە دوو زل هێزی دنیا ئەتوانن گەورەترین ڕۆڵ بینن تاکو ئەمڕۆ لە قەدەغەکردنی تەواوی بەکارێنان و دروستکردنی کیمیایی و بەکارهێنانیشی خاتی ڕۆژنا هەفکارێتمە این هاوسەکە بۆمە ئامادەیەکی دیار وەک ئەم دەزانین ئەڤڕۆ ڕۆژە قوربانیان چەکی کیمیاییە سەبارەت بڤێمە این هاوسەکای ئەم پێک بە بینەربین. ڕۆژی جیهانی قوربانیانی چەکی کیمیاییە ئەو چەکەی وەک یەکێک لە دڕندەترین داهێنانەکانی مرۆڤ دادەنرێت و لە زۆرینەی وڵاتانی جیهان قەدەغە کراوە. لەو ڕۆژەدا یادی قوربانیانی ئەو چەکە دەکرێتەوە. بۆ یادکردنەوەی ڕۆژی جیهانی قوربانیانی چەکی کیمیایی نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 2005 ڕێککەوتی 30 تشرینی دووەمی دەستنیشان کرد. هەروەها لەو ڕۆژەدا ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی پابەندبوونی خۆی دووپات دەکاتەوە. لە مێژوودا لە چەندین جەنگ و ململانێت چەکی کیمیایی بەکار هاتووە. لە جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1915 بۆ یەکەم جار لە شەڕی سەردەمیانەدا بەکارهێنراوە. لەو جەنگەدا بەهۆی چەکی کیمیایی نزیکەی 91,000 کەس کوژراون و 1 ملیۆن کەسیش بریندار بوو ژیانیان پێگەیشت. بۆ جاری دووەم چەکی کیمیایی لەلایەن ئیتالیا لە جەنگی ئیتالیا و ئەسیوپیا لە نێوان ساڵی 1935 و 1936 بەکارهێنراوە. دەکرێت ژمارەی قوربانیانی ئەسیوبیا بەهۆی ئەو چەکە نزیکەی 50,000 هاوڵاتی بێت. لە جەنگی ئەمریکا و ڤێتنام لە نێوان ساڵی 1961 تا 1970 چەندین جار ئەمریکا بە چەکی کیمیایی هێرشی کردە سەر ڤێتنام. بە گوێرەی وەزارەتی بەرگری ئەو وڵاتە زیاتر لە 3 ملیۆن کەس بەهۆی هێرشە کیمیاییەکانی ئەمریکا بوونە قوربانی. لە جەنگی عێراق و ئێران لە ساڵی 1980 تا 1988 چەندین جار ڕژێمی سەدام بە چەکی کیمیایی سەربازانی ئێرانی بردومان کرد و بەهۆیەوە زیاتر لە 100,000 کەس بوونە قوربانی. یەکێک لە کارە سادبارترین هێرشەکانی چەکی کیمیایی لە مێژوودا هێرشی کیمیایی شاری هەڵەبجە بوو کە لە 16 ئاداری 1988 ڕژێمی پێشووی عێراق بە چەکی کیمیایی هەڵەبجەی بردومان کرد و بەهۆیەوە زیاتر لە 5,000 کەس شەهید بوون. یەکێک لە دوایین بەکارهێنانی ئەو چەکە کوشندەیە بە شێوەیەکی فراوان لە 21 ئابی ساڵی 2013 بوو کاتێک ناوچەی غوڵتە کە دەکەوێتە دەوروبەری دیمەشق لەلایەن ڕژێمی سووریا بە چەکی کیمیایی بردومان کرا. بەهۆیەوە 1127 کەس کوژران و نزیکەی 6,000 کەسیش بریندار بوون. بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوە و بەکارهێنانی ئەو چەکە لە 29 نیسانی ساڵی 1997 193 وڵات بوونە ئەندام لە ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی. تا ئێستا هەر یەکە لە میسر، کۆریای باکوور و سوودانی باشوور ئەو ڕێکەوتنیان واژۆ نەکردووە. ئیسرائیل یەکێکە لە وڵاتانەی ڕێکەوتنی قەدەغەکردنی چەکی کیمیایی واژۆ کردووە بەڵام تا ئێستا پەسەندی نەکردووە و ڕێگری لە پشکنەرەکان کردووە بنکە سەربازیەکانی بپشکنن. بەرز لقمان وەختێ ئەم بەحسی vێکارە ساتێ دکەین ئەم بەحسی کیمیا بارانێ دکەین یەکسەر هزرامە بۆ هەڵەبجەیتە چێت هزرامە بۆوان خەلکێمێ هەڵەبجەچیت و بێڕەحمانە هاتنە کیمیابانکردن پرسیار ئەوە هەتانوکە چ بۆ خەلکی هەڵەبجەی هاتیەکردن. بەڕاستی کە جێگەی داخە ئێمە بە تەمابین لە ئاستی نێودەوڵەتی کەیسی قوربانیانی گەلی کورد بناسێنرێت بەڵام ئایا لە ئاستی هەرێمی کوردستان ئایا چی کراوە یعنی ئێمە هەتاوەکو ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان یاسایەکمان نییە کە قوربانی کیمیایی بناسێنرێت ئەبوایە ئەم ڕۆژە کە ڕۆژێکی تایبەتە بە قوربانیانی کیمیاباران ئەم بۆنەیە لە پایتەختی هەرێمی کوردستان بکرایەتەوە و ئەو سەفیر و قونسڵانەی کە ئەتوانن و یان هاوکارن یا ئەتوان لە گۆڕانکاریەکانە دەوریان هەبێ بۆ گەلی کورد لەبێ میوان بوونایە نەک یادێکی ئاوا گەورە تۆ بەو کرد و کاڵیانی ئێستا وڵاتان دێن شتێکی وەهمی ئەکەن کە ئێمە قوربانی کیمیایی بۆ ئەوی خۆیان بخزێنە ناو ئەو ڕێکخراوە بۆ ئەوی خۆیان بکەن بە بەشێک لە ئەوەی کە خۆیان بسەلمێنن کە قوربانی کیمیایی بەڵام ئێمە بە فعلی قوربانین و بە واقعیش قوربانین و ئێستاش قوربانین تا ئێستا نەمانتوانێت یعنی ئەوەش کە کراوە بەداخەوە یعنی تۆ
ئێمە نەخۆشخانەیە کراوە بۆ بریندارانی کیمیابەران بەپارە عملیاتی تیا باشە کاک لوقمان ببوورە پێشتە بڕم حکوومەتی عێراق لە ئاست ئەم قوربانەی هەڵەبجەیە بە تایبەت بەرکەوتوان و تا ئێستاش کە ئێمە خەڵکە بینین قوربانی ئەو چەکی کیمیایی ساڵی 1970 حکوومەتی عێراق حکوومەتی یەک لە دوایەکەکانی عێراق لە دوای ساڵی 2023ەوە بەردەوام بەڵێنەدەن بە تایبەت لە 16 سێدا کە من خۆم خەڵکی هەڵەبجە و هەموو جارێکە 16 سێ دەچمە هەڵەبجە حکوومەتی عێراق لەسەر ئاستی سەرۆک وەزیران تاوەکو ئاستی خوارەوەش بەڵێنی جۆراوجۆر بە هەڵەبجە دەدەن ئەرکی حکوومەتی عێراق بەرامبەر بە هەڵەبجە لە دوای ساڵی 1970ەوە هەتا ئێستا چی بووە؟ بەداخەوە حکوومەتی عێراق زۆر کەمتەرخەم بووە و ئەوە نەبووە بێ ئاگاش بوو بێلەوە ئێمە وەک کۆمەڵی قوربانیان وەک شاندێک لە هەڵەبجەوە تەنها ئێمە وەک کۆمەڵە ناشاندێک سەردانی بەڕێز دکتۆر عەبادیمان کردووە سەردانی مالکیمان کردووە بەڕاستی ئەمانە بێمەوقفن بەرامبەر بەس بەڵێنەدەن هەتا تیمێکیشیان ناردە هەڵەبجە و برینداریان بینی بەڵام بەداخەو نەتیجەی نەبوو لەم دوایەوە لە ڕێگەی ئەندام پەرلەمانێکی هەرێمی کوردستانەوە لە بەغدا داوا کرابوو لە وەزیری تەندروستی عێراق تیمێکی ناردە هەڵەبجە دوایی لەو نەتیجەیە کە لە هەڵەبجە ڕاگەێنرابوو لەو 63 کەسەی کە بڕیارە بۆ ڕەوانە بکرێن ئەوان 19 کەسیان هەڵبژار ببوورە ئەم 19 کەسە ئەخیری گەیشتەوە وەڵامیان من بۆ کەربەلا بۆ ئەوەی لەوێ زەرعی قەرەنیان بۆ بکرێ ئەو تیمانەی کە دێن لەگەڵ موکبەکانی ساڵیادی مەزارگەی ئیمامەکانی شیعە بڵێن دکتۆریان لەگەڵا بۆ ئەوەی بریندارەکانی ئێمەش ببن لە ڕێگای ئەو موکبانەوە بەڕاستی مە بچووکردنەوەی کەیسەکەیە بۆیە هەتا ئەو کاتی حکوومەتی عێراقی ئێستا خۆی تۆکمە نەکردبوو ئاسانکاریە کرا بۆ وەفدەکانی ئێمە کە ئەچوونە دەرەوە بەس کاتێک کرد خۆی تۆکمە کردووە ئێستا بۆ تانانی تاجە گوڵینەیەک لەسەر گڵکۆی عمەری خاوەر لە OPCW ئەبێ بچی ڕەزامەندی سەفیری عێراق وەربگری ئەلەمەکەی کوردستانیان نابردووە بۆیە بەڕاستی ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەناو خۆی تۆکمە بکاتەوە یاسا دەرکا بۆ قوربانیەکان ئێستا ئەمڕۆ ئەبوایە ئێمە وەفدێکی قوربانیانی هەڵەبجە لەو کۆنفرانسە بەشدار عەفو باسی بابەتێکت کرد ئاڵای کوردستانیان لەکوێ لابردووە لای فولکی عومەری خاوەر ئەو ئاڵایی کە لەسەر گڵکۆی تەمان پلکێرە کراوە بۆ عومەری خاوەر لە هۆڵندا ئەڵاکە وەرگیراوە لابراوە پێشتر ئێمە کە ئەچوون بەشداربوونی زۆر بە ئاسانی ئەچوونە ئەوێ تاجگوڵینەماندانە ئێستا دەبچی سەفیری عێراق ڕەزامەندی بدا جا بچی لەوێ ئەو بۆچی؟ من ناڵێم ئەوان نایڵن ئەو مەسلەی قوربانی گەلی کورد ئیبراز بکەین لە دەرەوە یعنی بچووکتری بکەنەوە بۆیە ئەرکی ئێمە ئەرکی هەرێمی کوردستانە ئەرکی بەڕاستی شتی تریش کە من کاتێک ئێمە ڕۆشتینە ڤێتنام هەر ئەو ئێوارەیە کە داخلی ڤێتنام بووین میوانی سەرۆکی حکوومەتی ڤێتنام بووین ئەم کەیسانە کەیسی نەتەوەیین بێ لە ئاستی ئەنجومەنی وەزیرانە ئیدارە بکرێن نەک تۆ بێ کەیسێکی ئەوا بدەیتە کەسانێکی بێ ئەزمون دوایی وای لە یەک کێسە لە یاتووە دەیان ڕێکخراو دروست کراوە بۆ بزنس خەڵک ئەبەنە دەرەوە بە ناوی قوربانی بە ناوی بەشداریکردن لە کۆنفرانس بە پارە کۆنتترۆل بکرێ و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەم کەیسنەتەوەیانە ئیدارە بکە بەڕاستی ئەز پرسیارە خۆ ئاڕاستی هەنگۆ هەردوو کاکەم چه ئەو بەرکەوتوو هەنە مەسەلەن دەرەوەی وڵات بن چارە نووساوان نەیان دیار بیان حەسکەن بێنە هەڵەبجە کەسێن خۆ ببینەوە ئەوانە کە ون بوون بەێ ئەوێت بەرکەوتوو بن ون ببن دیارە ئێمە لە هەڵەبجە بەهۆی تاوانی کیمیابارانەوە چەند شەریحەیەکمان بۆ دروست بووە کە لەوانەیە لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان نەبن دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە وارسی شەهیدمان هەیە دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە تاقانەی کیمیابارانمان هەیە دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە برینداری کیمیابارانمان هەیە دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە ونبووی هەڵەبجەمان هەیە بۆیە ئەمانە هەرێکێکیان بابەتێکە و هەرێکیان ژمارە و ڕقەمێکی هەیە ئەوانەی کە بەهۆی کیمیابارانەوە کە سوکاریان لێون بوو ئەوەی کە هاتووە سکاڵای کردووە ئەو ڕقەمەکان ئەگۆڕن یانی ئەمەی کە من ئێڵێم بابەتی کۆتایی نییە ئەوەی کە هاتووە سکاڵای کردووە لە دادگا وتەی وەرگیراوە 67 خێزان داوای 119 منداڵەکەن ئەمانە بەهۆی تاوانەکەەوە لە وڵاتی ئێران دابراون دیارە ئەو بابەتەش کاتێکی زۆری ئەوێ و ڕۆژێکی تایبەتی خۆیانیان هەیە کە 25 ساڵانە مەراسیم و یادیان بۆ وەکرێتەوە
ونبووەکانیش لە ئاستی هەرێمی کوردستان لە هەڵەبجەوە تا شەقڵاوە تا دوکان تا بالیسان 808 کەسمان هەیە کە ئێستا پێناسەی هەبێ و ناسێنرابێت. دەستخۆش بێ ڕۆژخاخان تایبەت بۆ کۆمپانیانی کە دەگوترێت ساڵی 1970 چەکی کیمیایی مادی کیمیایان بە حکوومەتی عێراق ناردووە تا ئەو تاوانی بەرامبەر بە هەڵەبجە پێ بکات. ڕۆڵی ئەم کۆمپانیانە لەو تاوانەدا چی بوو و سزای ئەم کۆمپانیانەش لە دادگای نێودەوڵەتی لەسەر ئەو تاوانانە چیە؟ سزانی شوێرگرت لەگەڵ ئەوەشدا. بەڵێ بێگومان ئەتوان بڵێم کۆمپانیاکان 6 بۆ 7 لە سەدی کۆمپانیا و هەموو ئەو مەوادانی کە نێراوە بۆ عێراق و ئەو کاتە چێکی کیمیایی پێ دروستکراوە لە وڵاتی ئەڵمانیاوە بوو بەداخەوە. چەند کۆمپانیا ببوورە؟ خۆی تاکو ئێستا سەدەها بەڵگە لە دژی 3 کۆمپانیا کۆکراوەتەوە لە ئەڵمانیا تۆ ئەم بڵین لەسەر ئاستی ئەڵمانیا ئەگەر باسی بکەین ئەو 3 کۆمپانیا لە 81ەوە هەتاکو 1990 و بە ئەو کۆمپانیان و تەنانەت حکوومەتی ئەڵمانی خۆی بە بڕی 1 ملیار و 300 میلیۆن مارکی ئەڵمانی ئەو کاتە کیمیایی چەک بە هەموو جۆرەکانیەوە مەوادی کیمیایی ناردۆ بۆ عێراق. یعنی ئەمە قازانجی کردولی بێگومان چکە ئەمە توان بڵێم بە دروستکردنی چێکی کیمیایی جۆرێکە لە سناعات ینی ئەوان وەکو پیشە سازیە سەیری ئەکەن وەکو بزنس سەیری ئەکەن وەکو چۆنەڵی سەفقەی مادی و مالی سەیری ئەکەن و ئەو وڵاتە بەداخەوە کە ئەڵێم وڵاتی ئەڵمانیا لە هەمان کاتە کە زانیویان ئەو کۆمپانیانە و چەنەها راپۆرت چۆتەوە بۆ بڵین سوپای ئەڵمانی بەناوی بوندسڤێ کە ئەم ماوادانە ئەو کۆمپانیە کە ئەینێرن لە دژی سیڤیل بەکارێت. لەگەڵ ئەوەشە حکوومەتی ئەڵمانیا هەر بەردەوام بۆ لە ناردنی ئەمە خۆی بۆ خۆی شتێکی سامناک و ترسناکە کە بیری لێ ئەەکەیتەوە لەو کاتە ئەوەنە نییە ئێمە 81 بۆ 88 بۆنەوە ینی ئەوەنە کۆن نییە بڵین ئەو کاتە هیچ یاسانە بۆ یاسای قەدەخەکردنە بۆ ئەمە بڵین وەکو باسمان وەکو بەڕێز کاک لوقمانیش باسی کرد لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە لە 1925 ئەو کاتە ئیتر هەموو جیهان هەستی بە مەترسی و بە خەتەرناکی ئەم چەکە کرد بەکانانی ئەم چەکە کرد ئەو کاتە 3 کۆمپانیا بە تایبەت زۆر ئەوەن ینی بەڵگەی زۆرێ لە سەریان بەڵگەکانیش هەر لە هەشتاکانە کێ کۆی کردەوە جیهازی مخابراتی CIA ئەمریکی کۆی کردەوە لەگەڵ ئینستیتوێکی ئەڵمانی خۆی و ئەو کاتەش تەنانەت هوشیاریان نایە حکوومەتی ئەڵمانی بەڵام بە هۆکاری جۆراجۆر بە بڵین کەڤەری کردووتی نە ئەمانە لە ژێرناوی ئەمانە وەکو مەوادی قڕکەر یاخود موبیداتی حەشەری پێڵێن بە عەرەبی بۆ قڕکردنی ئەو حەشەر و ئەو مێروانەی کە زەرەر بە بەرهەمی خورما ئەگەێنن لە عێراق هەر ڕێک هینەکە چکە ساڵی 1900 لە نەوەکانە سەرەتای نەوەکان کتێبێک دەرچوو لەلایەن 2 ڕۆژنامەنووسی ئەڵمانیەوە ئەو کتێبە هەرای نایەوە کتێبەکە بە ناوی تەزدیرکردنی مردن یاخود ناردنی مردن ئەو کاتە لەو کتێبە هاتووە حتا ناوی اتفاقەکەوەیە لە بینی شەریکاتی ئەڵمانی و ڕژێمی بەعسی لە ناوچووە بە ناوی ئەو ناردنی موبیداتی حەشەری یاخود قڕکەر بۆ چۆنەڵی بۆ بەرەنگاربوونەوەی مێرو حەشەرات بەو ناوە هەتا تایە هاتووە ئەمە ئەو 3 کۆمپانیایەکێکیان ئێستا ناوی گۆڕیوە بە ناوی خۆی ناوی پرۆیسەر ئاگەی بوو واتە تا ئێستا کارەکە ناو کۆمپانیا بەڵێ توی ئێستا ئەگەر گویان لێ بینەران ئاگیان لێ بێت توی حتا ئەوانەی ئەوروپا زۆرترین تیکتی تیارە و گەشت و ئەوانە لای تویە بڕن چکە توی کۆمپانیایەکی زۆر گەورەی ئەڵمانیە و ئێستا ئینتەرناشناڵ ینی لە هەموو دنیا ئیشەکات توی پێشتر پرۆیسە ئاگەی بوو خۆی گۆڕی بە توی بۆ ئەوەی ئەم هینانە لە سەری لاچێت چۆنەڵی ئەم کەیسە بەڵام بۆ زن و کراوەتەوە خۆشبەختانە گە کاک لوقمان باسی بکە
لە 2010 چەند بەڕێزێکی ناو خەڵکی هەڵەبجە چەند خێزانێکن هەستاون بە تۆمارکردنی سکاڵا. اینجا با بڵێن هینێکیشمانەیە کۆمپانیایەکی تریشمانەیە بە ناوی هەیە باگەباو، ئەویش بە هەمان شێوە بەشداری بووە لە ناردنی چەکی کیمیایی، نەک هەر ناردنی. وەکو پێم وتن ئەم ڕێکەوتنامەیە چۆن کرام سەفقەیە بە ناوی مادی قڕکەرەوە کە چۆتە عێراق. طبعا عێراق شارەزای نەبوو ئەو کاتەش بۆ چۆنەوەی دروستکردنی چەکی کیمیایی لەو مەوادە کیمیایە چیان ناردۆ، تەنانەت هەچی جیهازی خەزمکردنی ئەم مادە کیمیان ناردووە ئەم دوو شەریکێکی تریشە. هەروەها کابینەی 3x3 ینی 3 مەتر بە 3 ناردووە لەوێ کە طبعا حتا داوایان کرۆس هینەکەم بە باڵگەکە هەیە کە ئەو شەریکەیە ئەوەی لە شەریکەیەکی تری ئەڵمانی داوا کردووە ئەڵێ بۆ تاقیکردنەوە لەسەر حەشەرات. حەشەرات کابینێکی 3x3 بۆ چییە 3 متر بە 3 متر ناردویانە لەوێ. یەکەم جار لە دژی جەنڵی وەکو مختبەرێک کە پڕیان کردو لە غازە کیمیایەکە و چیان پێکوشتویان. یەکەم جار لەگەڵ لەسەر سەگەکان تاقییان کردەوە، دوای ئەوە لەسەر گوێدرێژ تاقییان کردەوە و حتا لە راپۆرتێکە هاتووە ئەوەی CIA و ئینستیتوتە ئەڵمانیەکە ئەڵێ بەڵگەیەکیش هەیە کە لە دژی گیراوانی ئەسیرەکانی ئێرانی تاقییان کردێتەوە. بەڵام ئێمە خۆشمان بەڵگەمانەیە لە کوردستان کە لە دژی چەنەها خێزانی کە ئەنفال کراون و حتا خێزانەکانی هەڵەبجە کە دوایش هەر ئەنفال کران لەسەر ئەوانیش تاقیید کراوە لەسەر مناڵ گەورەش. بەرز لوقمانسا قسەت خاتۆ ڕۆشنازە پرسیارەکردەکەم تبخۆ بەرکەوتێ کیمیابارانی هەڵەبجەی هەنوەکی بەرکەوتێ کیمیابارانی هەڵەبجە هەنگۆ سکاڵە تۆمارکردیە ئەگەر هەنگۆ تۆمارکردیە گەیشتیە کێرێ. بەڵێ دیارە ئێمە وەک کۆمەڵەکەمان لەگەڵ کۆمپانیایەکی نێودەوڵەتی پارێزەران عەقدێکمان کردووە بۆ بەسزاگەیاندنی ئەو کۆمپانیا و کەسایەتیانەی کە عێراقیان پڕچە کردووە. دیارە ئەوانش کە ئەو چەکانیان ناردوو بە عێراقییان لە سەدام و لە عەلی حەسەن مەجید کەمتر نییە، چونکە ئەگەر ئەوان نەبوونە ئەمان ناتوانانی ئەو چەکە بەدەست بێنن. خۆشبەختانە سکاڵایەکی وارسی شەیدان 4870 کەس سکاڵایان کردووە. خۆشبەختانە لە دادگا گەشتۆتە مەرحەلەی کۆتایی کە ئێستا ئەو کۆمپانیانەی کە ناویان هاتووە بە بەڵگەوە ژمارە لەو کەسایەتی و کۆمپانیانش پارێزەریان ناردوتە دادگا لە مەرحەلەی کۆتاییە کە ئینشاءڵڵا لە 15 مرافعەمان دوو چاڕی دەرەنجامێکی باش دەکرێت. ئینشاءڵڵا ئێمە پێش حەدەست نەکەوین و هەندێک شتیش هەیە لەو بابەتە لەبەرەوەی پارێزەرەکانمان لەوانەیە ڕێگە نەدەن هەندێک شتێ باز بکرێت، بەڵام بەڕاستی قۆناغی باشی بڕیوە و ئەو گرفتانەی کە هاتبوونە پێش یەکلایی بۆتەوە ئەوانەی کە وەک بەرکەوتە تۆمار کرابوون راپۆرتی لیژنیان بۆ کراوە، ڕێژەکانیان بۆ دیاری کراوە. ئێستا چۆتەوە دادگا ئەوەی کە ماوەتەوە لە لای دادگاوە تەبلیغێک چووە بۆ قونسڵگەری فەڕەنسا، ئەڵمانیا، هۆڵەندا کە بزان ئەو کۆمپانیانەی کە ناویان لەو کەیسە هەیە و ئەوانەی کە تۆمەتبارن بە ناردنی ئەو چەکە ئێستش لە بەردەوامن لەو کارانەی کە هەیە وەکو کۆمپانیا وجودیان ماوە وەڵامێکیان گەراوەتەوە چاوەڕێکین لەم هەفتەی کە بێتەوە وەڵامی ئەوانیش بگەڕێتەوە بۆ دادگا. ئینشاڵڵا بۆ 15 مانگ مرافعەکانمان هەواڵی خۆشمان دەست خۆشکار لوقمان. بەڵێ بینەران با هەمووان پێکەوە فیچەرێکی تایبەتی هاوکارانمان ببینین کە خاتوونێک بە ناوی دادەنازەنین کە خۆی بەرکەوتەی چەکی کیمیاویە و لەو ڕووداوەدا شاهید حاڵ بووە قسەی بۆ کوردستان 24 کردووە و هاوکارانمان فیچەرێکیان لەسەر ئامادە کردووە بە هەمووان پێکەوە ببینین و دواتر لەگەڕێنەوە لای میوانەکانمان و درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. نازەنین ئەحمەد عەبدوڵڵا لە گوندی هاوار لەدایک بوو. بەڵێ تر دوای تەعریفکردنی لادێکان
هاوهێناوی نێتانە هەڵەبجێ ئیتر لەو کاتەوە تا ئێستا لە هەڵەبجێ بەیانی بوو. ئێستاحات بووە دەوری دوانزە هەنواڵی خەڵک کەوتە خۆی و جوڵە جوڵ کەوتە وڵات و وتیان بەخواست سەدام چیمیا بارانەوە شینە. ئیتر لەو لایشەوە ئێران هاتوو هەڵەبجەی گرت بوو. خەڵکیش وتیان وەڵاهی ئێران ئەمە عێراق ئەمە قبوڵ ناکە بێن شارەکەی ئەو بگرن و ئەم قسە ناکە. چیمیاییمان لێوە خەڵک با بڕوە. دراوسەکەمان سارەیەکی هاورد وتی هەڵسن با ڕاکەین بۆ سلێمانی. باوکی مناڵەکان وتی وەڵا شتیوانیە و چۆن توانێت چیمیە باران کوا و ئەمانە. وەڵا کاشیوە ئەمەڵای کەوتی من نیمەڕۆ دوای نیمەڕۆ وتم منیش وتم نەوە ڕاکەین با من کچێ نان بکەم ڕامان کرد بیبین لەل خۆمانە نامرین لە برساوە ڕێوە. وەڵا ڕۆشتین دەستمان کرد لە نانکردن و دوو ژنی تریش چوونە ژێر زەمین دانیشتوین چونکە قەسفی ڕاجیمە هەڵەبجەی داوت و بەر لەمەش تایارەکان هاتن قەسپیان کرد. ئیتر وەڵا هەر ئەوەنەیەکمان زانی دای لە هەڵەبجەیەک شوشەی پەنجەرەی ماڵەکە تێکەڵی گونکەکانمان هەویر و گونکەکە بوو. کوڕە گەورەکەم وتی دایکە وتم ئاوتی ئەبزانەوە مناڵە ماوە و باوەشتە و منیشی تر وەڵا جوڵانە منوارم ئەوەنە ئاوانە کردگە ئامە کردگە سەری مناڵەکە کەوتووەسە ژێر و پشتی سەری وا لە سێنگی من و خوا پەنا با چیمان وەسەرخە تەیارەوە هاو بەسەرمانەوە هەمووی ڕایە کردووە و بەردانە خۆی شاردەوە دامایەکمان چەشت یانی خەڵکی هەڵەبجە نەک هەر من هەر ئامەتەن خەڵکی هەڵەبجە هەمووی. ئیتر ئەوەی لەر ئەنە بۆ ڕێی کرد هەمووی تارە لێدا گشتی کوشت. ئەوەی لە عەبابەی لێوە ڕێی کرد باشتر بوو. تر وەڵا ڕۆشتین تقریبا مانگە لەوێ بووین وتیان وەڵا حکومەتی عێراقی تێ لادێکانە گرێت و ئیتر ئێمەش تا کەوتینە خۆمان و هەڵساین و ئەمانە تەیارە چواردەوری گرتین ئیتر گرتینیان وتیان الحەمدولله عەلە سەلامەتکم و بەزنیە ماون و بەزنیە ئیتر وەڵا تانوێنەوە و خانووتانوێنەوە ئەرزەتانوێنەوە ئیتر ئێمەش دڵمان خۆش بوو بەڕاستی وتمان ئەوە خوا دەرویەکی لێ کردینەوە باش. هەڵایتر هاوردینیان و گوندەکەی خۆمانە هاوار هاوردینیان لەوێ وتیان وەڵا پیاوەکانە وێن ئیستا ژنەکانە وێن ئیستا پیاوەکانیش دواییەوەین وتم منیش وتم وەڵا زانی چی ئەگەر ئەمان کوژن دەورا بمان کوژن با لە ئەرز و ئاوی خۆمانە بمرین ئەگەر ناچمان کوژن پیاومان لە نەوێ هێمە خەنگاوێ لەم هێوە ناین ڕەنیمان کرد. کچەکەم ئەوە شەڕی ئێران و عێراق بوو ئیتر هەمووی خەڵک لە بەردەرگا دانیشت و تۆپە تەقی. ئیتر کچەکەیشم لە ماڵا خەریکی ئیش بوو هەڵسا وتی دایە وتم ئاوتم وتی دڵم خەبەری داوە ئەم تۆپە لە کۆڵانی ئێمایە گۆڵێنی ئێران و عێراق بێنەوە با بڕۆینەوە ماڵ سەیریکەین وتم هەندێک تۆ بڕۆ ماڵ سەیریکە بڕواکەی و قسەیە تەواو نەکرد تۆپەکە دای لە دەرگای حەوشەکەمە. ئیتر کچەکەم کوژیا خۆم تقریبا 50 پارچە لە سەرما دەرکردیاوە بڕواکەی ئەمەم تۆکڵی پێوە نەما تا ئێرامە ئەیکنەوەی لە پارچەکەەوە مەقاش ئەی خستە قاپێ و ئێشل پێ ناوامەوە نەوەڵا لە هینی ئێشی کچەکەم هەسم و هیچ نەوە کرد. هەستم دەستەکەم بەگریان بەخوا هەچە نێر نیادی هەڵەبجێ ێژی چقەوەکەن و جەری منە چونکە زانم چیمان وەسەر هاتووە کردێکمان وەسەر هاتووە قەت نازانم بڵێن چۆن وەسفیکەم بۆتان لەوە خراوتر ئیتر نییە.
هاوژین ئەس بخۆ جوونێ لێرە بووم دەمەوێت دایکێ بەحسا چیرۆکە خۆت کرد بڕاستین و کەشداما ئەس دەبینم ئەس نابەربم ئەحساسێکی گەلێک نەخۆشە توژی وەکی خەلکی هەڵەبجەک و خێزاناتە بۆتە بەحسی وێ کردیان هەندێک بیراتە تێتن چاوەیە. بەڵام من کە گوێم لە دادەنازەنی دەگرت هەستمە کرد کە دایکمە قساکات چونکە من ئەو کات تەمەنم 3 ساڵ بووە بەڵام کە دایکم جارجار دادەنیشت باسی ئەم بابەتەمان بۆ دەکات هەستمە کرد کە دادەنازەنی دایکمە قساکات چونکە هەمان بابەتەکانی هەمان باسەکانی کە باسیە کرد بە هەمان شێوە بوو بەڵام ئەوەی کە من دایکم بۆم باسەکە ئەڵێ تۆ تەمەنت 3 ساڵ بووە و خوشکەکەشم تەمەنی 2 ساڵ بووە کاتی کیمیا بارانەکە چۆن کە لە هەڵەبجە چوونەتە دەرەوە دایکم هەموو جارێ ئەوەی بیر ناچێتەوە باسی ئەوە دەکات دەڵێت ئێمە کیمیاکە کاک لوقمان ئەو کاتەوەزان تەسیری لەسەر چاو کردووە بۆ چەند ڕۆژێک چاویان نەیان بینیوە دەڵێت بۆ ئەوەی تۆمان لێون نەبێت کە کاتێک چوونەتە دەرەوەی هەڵەبجە باوکت دەستی تۆی بە پشتێنەکی خۆیەوە بەستووە باوکم دەستی منی بە پشتێنەکی خۆیەوە بەستووە بۆ ئەوەی کە لە دایکم و لە باوکم ون نەبم ئەمە چیرۆکی خێزانی ئێمە و هەزارها خێزانی دیکەی هەڵەبجەیە. بەڕست لوقمان ئەز پرسیارە خۆل دەکەم سەبارەت فیوچەرە دوونێ مە ئاماجە کردی وەکی من ئاماژە پێدای ئەس دوونێ لەوێرێ بووم پێش ئەوەی ئەم ڕیکۆردێ دەست پێ بکەین ئەم گەلدا دەنازەنینە تا خفتین باوەڕ بکیانی گوتی پیچێکی بۆمە بەحس کە هێشتا ڕیکۆرد دەست پێ نەکرد بۆ ڕۆنکێتوێت هاتنە خوارێ بێ ئەوەی بوەستن لە ڕووی دەرونیە بە هەتان و کە مێزانی و بەرکەوتوێن هەڵەبجە لە ڕووی جەستەیە و چارەسەرە وەرگرتە لە ڕووی دەرونیەوە چ بۆ بەرکەوتوێت هەڵەبجە هاتیەکردن چارەسەر وەرگرتیە بە دڵنیاییەوە ئەو کەسانەی کە لە هەڵەبجە بوون چ ئەوانەی خاوەنی شەهیدن چ ئەوانەی وەک بەرکەوتە ئێستا لە ژیاندان پێویستیان بە دکتۆری تایبەتی دەرونی هەیە لەبەرەوەی تۆ ئەگەر بچی بۆ ماڵی کەسێک ئەگەر یادەوەریەکانی خۆی بێنێ پیشانی تۆی بات مەرحەلەکانی ژیانی خۆی هێنێت لە زانکۆ بووە زەواجی کردووە سەیرانی کردووە بەس ئەگە بچی بۆ لای بەرکەوتەیەکی کیمیاباران باش لەوە کە فڵان دکتۆرەوەی پێداوە ئەم دکتۆرە ئەوەی پێداوە ینی کۆی ماڵەکە بەڕاشکاوی بڵێن کە ئەمە لەوانەیە بەرکەوتەکان لێم نیگەران بن خۆشم بەرکەوتەمەوەی کە بەو ئێڵێم بەوان بە خۆشمەوەی بەڕاستی ئێمە بووینەتە ئەرک بۆ ماڵەکانیشمان ینی ئەو ماڵی بەرکەوتەیەکی کیمیابارانی تیابێت ژیانی ئاسایی نییە ناتوانێت میوانداری بکە ناتوانێت سەفەر بکە ناتوانێت ئەو خۆشیانەی کە خەڵکێکی تر هەیەی ئەم ناتوانێت باوەڕم پێیەکەی ژن لەبەرەوەی بەرکەوتەی کیمیاباران بۆ هاوسەرەکەی لی جیابوتەوە کە ئەمە کارێکی زۆر خراپە ینی لەبەر ئەوەی کە ئەم بەرکەوتوانەی ئێمە ژیانێکی تایبەتیانەوێت ئەمەی کە من ئێڵێم لەسەر خۆم ئەکەوێ پێش خەڵکێکی تر ینی بەداخەوە مەیوز بووین لەوەی کە دەبووە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە جددیتر لەمەیکە کە ئێستا هەیە ینی بەڕاستی ئێمە لەم چەند ساڵی ڕابردوو چوار بەرکەوتەمان نیشتەرگەری بۆ کراوە چواری کوێر بوون بۆیە ئەگەر بەرکەوتەیەک لە ماڵەوە چاوی لە دەستبات کۆی ماڵەکە گیرۆ خۆت سەردانی دکتۆری دەرونیت کردووە تایبەت من بەڵێ من خۆم ئەو کاتێک کە بەرکەوتێکی ماوەران و ساڵی هێشتاوەش دەڕێ ئێرانەوە برام بۆ ئەڵمانیا تەمان ئەو کاتەش ئێران بۆ پیشاندانی ئەو وەزعی کە بەسەر هەڵەبجە هاتووە بۆ ڕێی نێودەوڵەتی مەجموعەیەک بەرکەوتەی ڕەوانەی دەرەوەی وڵات کرد کە 25 بەرکەوتە بوون لەو 25 کەسە 9 کەسیان لە ماڵی ئێمە بوون بەهۆی ئەوەی ئێمە کە زۆر لەو شوێنە مابووینەوە بەڕاستی من لە ئەڵمانیا ئەمتوانی نەگەڕێمەوە بەڵام لەبەرەوەی من ئەو کات خێزانەکەم بەو شێوە بەجێهێشت بوو خۆشم تازە زەواجم کردبوو ئەو کات گەڕامەوە کەچی گەڕامەوە ئەوانەی کە دایکم بە ڕەحمەت بێ شەهید بوو 2 خوشکم شەهید بوون 2 برام شەهید بوون خێزانەکەی خۆم شەهید بوو بۆیە ئەم واقعی کە بەسەر هەڵەبجەکانە هاتووە جیاوازە من ئێستا ئەزانم ئەنفال ئازاری زۆر گرانە بەڵام ئەوانەی کە دەرباز بوون ئێستا کەسێکی ئاساین و کێشەی تەندروستیان نییە دەرونیان کێشیان ببوورە ئەم بابەتانی تۆ باسیەکەی بەڕاستی تراژیدیایە ئەمانەت پیشانی ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان دراوە کاتێککە دێن بۆ هەڵەبجە پیشانی وەفدەکانی حکوومەتی عێراقی دراوە خۆیان ئایا لە ئەم ڕاستیانە دەزانن یاخود پێیان نەگەشتووە ئەگەر ئەمانە بزانن کارێکی بۆ نەکەن بەڕاستی ئەتوانین بڵین کارەساتە بەڕاشکاوی بڵێم هەڵەبجە نەیتوانی ئەوەی کە وەک هەڵەبجە بناسێندێت
چ لە ئاستی عێراق چ لە ئاستی هەتا ڕێکخراوە دەوڵەتەکانیش ئەو سەردانانەی کە پێشتر بۆ هەڵەبجە هەبوو ئێستا زۆر کەس بووە ئەو مونەمەتەی هەڵەبجە جاران بەدەیان وەفد لە هەفتەیەکا سەردان نێکرد ئێستا مەگەر کەسێک تایبەت بێتە هەولێر یا بێتە سلەیمانی و سەردانێکی ئەوەیەکە باش عێراق بەرپرس نییە لەوە عێراق بەرپرسە من پێشتر ئاماژەم پێکردی عێراق هەتا ئەو کاتێک کە خۆی تۆکمە نەکرد بوو خۆی بەقوت نەکرد بوو حەزیە کرد هەڵەبجە بارزکە بەس ئێستا حەز ناکە هەڵەبجە بارزکە من ئەوەم لە وەڵام ئینسانیە ئەمە هیچ ئەمە بابەتەکە سیاست کراوە یعنی تۆ ئەگەر لە هەر وڵاتێکە جونەسایەت بەرامبەر بکرێ ئەو گەلە شایانەوەی دەوڵەت بێت بۆیە ئەم کیانەی کە ئێمە هەمانە کە ئێستا ئەوان هێشتا بەڕەوای نابینن حەز دەکەن ینی ئەم مەزڵومیەتی گەلی کورد پیشانی دنیای دەرەوە نەدرێ ئەرکی خۆمانە خۆمان تۆکمەکەی ئەرکی پەرلەمانە یاسا دەرکا بۆ برینداران ئەرکی پەرلەمانە یاسا دەرکا بۆ ونبووان کاتێک تۆ بە تەمابی خەڵک شتت بۆ بکە ئەی خۆت چیت کردو بۆ خۆت یعنی حکوومەت هێرێمی کوردستان ناتوانێت بەرکەوتوانی کیمیاباران ئەو دەیان سەرمایەدارە دەوڵەمەنەمان هەیە لە هەرێمی کوردستان بیان نێرە بۆ وڵاتێک باشە ئەم حەزکەین کەمترین وەخت زۆرترین پرسیار بکەین خەت ڕۆشنا وڵاتن دراوسێ کو هاوکاریە بەرکەوتوان کردیان چ کردیا بۆ بێ پرسێ من ئەتوان بەڕاشکایی بڵێم وڵاتی ئێران زۆرترین تاکو ئێستا هاوکاری بەرکەوتوانی و برینارانی لە چ ڕێکەوە لە زۆر ڕۆوە ڕاستە ئەڵێن کاتی جەنگی عێراق ئێران زیاتر با بڵێن هەدەفەکە احتیمالەوە بوو بێ دەرخستنی تاوانەکانی ڕژێمی بەعەس ئەو کاتە عێراق و چۆنڵی سەرنج ڕاکێشان بۆ ئەو تاوانانە و چکە ئێران خۆی لە جەنگا بۆ لەگەڵ عێراقا بەڵام بە نەتیجە ئەتوان بڵم کەیسی هەڵەبجە زیاتر لایەن ئێرانەوە ناسرا و یەکەم وەجبەی مناڵانی بەرکەوتووی کیمیایی لەلایەن حکوومەتی ئێرانەوە نێرانە وڵاتی نەمسا ئەو کاتە 1970 ئەو کاتە پرۆفسۆرێکی نەمساوی بۆ یەکەم جار با بڵین غێری سەرباز سیڤیلی بینی مناڵی بینی کە تارێک پڕ بوو لە مناڵی هەڵەبجە نزیکی 18 مناڵ بوون تقریبا نزیکەی چێکی کیمیایی لیابن برینار بوون حتا یەکێک لەو مناڵانە بە ناوی کەیوان من لە 2006 ینی بە شانازێ وەڵێم بە خۆشحاڵیەوە توانیم بیدۆزمەوە لە وڵاتی نەمسا لە هەرێمی کارتنەر لەوێ بوو کەیوان توانم ئەگەر دەرفەت هەبێ زۆر بە کورتی باسی معاناتی کەیوان بکەم کە توانم بڵێم لە وڵاتێکی وەکو نەمسا وڵاتێکی ئەوروپی دیموکراتی باسی مافی مرۆڤ کە چەند ئازاری چەش لە وڵاتەش چونکە بەرکەوتوانی چێکی کیمیایی هەر ئەوە نیت کە بڵێن کە بڵین لەو دەقیا بڵێ تووشی ئەو نەهامەتیا بن دوای ئەوەژ نەهامەتیان دەست پێ ئەکایانی هەر ئەوە نیە بڵێن لیان بێرە و ئیتر تاوەکو چۆن جەنگەکانی تر یا چەکەکانی تر یا ئینسان برینارە بێت چاکە بێتەوە یا گیانی لە دەزایە بەڵام ئەوان کە برینارە بن مانای ئەوەیە اینجا چیرۆکی نەهامەتیان دەست پێکە عەزابیان کەیوان ئەو کاتە کە لەگەڵ ئەو گروپە مناڵن نێرابوو لەلایەن دەوڵەتی ئێرانەوە لەوێ ئەم پرۆفیسۆرە بە ناوی فرایلینگە گەرهارد فرایلینگەر خۆی بڵێن دکتۆر بوو پزیشک بوو بەڵام پسپۆڕی هێنا بە بۆنەی چیەوە ئەوەنە جوندی ئێرانی چووە بەردەستی ئێران ئەینادن لە 1984ەوە عێراق چێکی کیمیایی بەکارێنێ دژی ئێران هیچ دەوڵەتێک نەهاتۆتە دەنگ لەسەری لەبەرەوەی ئێران ئێستاش چۆنەڵی ئەوە کراوە لایەن بڵێن لەسەر ئاسی نێودەوڵەتی توانم بەڵێم دژایەتیە کرێ تەوان نەویش ئەسبابی خۆی هەیە من نامێ بچمنەوە ئەو سیاسەتەوە ئەم باسی ئەو کوردەکەین کە لەم بەینایەتیا چۆ بەبوونی ئەم دوو دەوڵەتەوە بەبوونی ئەو جەنگانی کە هیچ پەیوەندی بە کوردەوە نەبوو جەنگی هەڵەبجە نەبووە جەنگی کورد نەبووە کە بەرپا بووە بەڵام زەریبەکەی ئێمە یاومانە کورد کەیوان چی بوو ئەو کاتە کەیوان ناتوانێت زۆر بچووکە ناتوانێت عنوانی ماڵی خۆی بڵێ نازانێت کوڕیکیانی وای لێ هەردوو چاوی بینایی لە دەستەیە و هەموو ئەعزای جسمی بڵێن سیەکانی جگەری هەمووی بەرکەوتووەمی برینارە ئەو کاتە ئەیهێڵنەوە ئەی بەنە چۆ
ینی لە دوای خەستەخانە بەڕای ئێوە خانی بێسەرپەرشتان ینی لەوێ هیچ ئیتر هەموو عیلاجێکی ئەوەستێ دوای خەستەخانەکە لەوێش خێزانێکی فارسیان ئەیبەن هەڵی ئەگرنەوە بەڵام عەزابی کەیوان توان بڵێم لەوە دەست پێکە دوو خێزان ناتوانێت بحەوێتەوە چونکە مامەڵەی باش ناکەن مناڵێکی نەخۆشە ئەو باوەڕتانە بێگە لە کەیوان خۆی مقابلەم کرد ئەو کاتە ئینتەرویم کرد ئەیوو من کە ئەکۆچیم خوێنە هاتە دەرەوە لە دەمم ببورن کە باسیەوەکەم قەترە و شروبی کۆکەیان نەیامێ کەیوان ئاوا مایەوە بەبێ هیچ ناسنامەیەکیش کەیوان هیچی وەرنەگرت یعنی جوازی نەبوو ئیقامەی نەبوو من لە 2006 لە 1970 بۆ 2006 حسابی کە چەندە نزیکی 18 ساڵە کەیوان هیچی نەبوو نەیتوانی بوو بگەڕێتەوە یەک جار کە لە کات تەمەنی 15 وتی بنەمێ خێزانەکەم ببینمەوە بەس تەنها بڵێن ئیزنێکیان نابوو 2 هەفتە بگەڕێتەوە بە جوازێکی تایبەت بۆ لای کەسوکارەکەی و دیسان بێتەوە بۆ نەم سایە تەواو بمێنێتەوە لێوێ کە ئەگەڕێتەوە بۆ لای خێزانەکەی ئەندۆزێتەوە ماون باوکی ماوە نازام دایکی بەس باوکی پێڵێ ئەڵێ بڕۆرەوە بۆ ئەوێ باشترە من لێرە چی لێ بکەم لەوێ عیلاج بکرێ باشتر مەبەستم ئەمە کە کەیوان نەگەڕێتەوە بە هەمان شێوە هیچ ئیقامەی نایانێ من کەیوان تەنانەت توان بڵێم یعنی وای لێ هاتبوو جیسمی توان بڵێم 40 کیلۆی نەمابەوە یعنی من قسەم لەگەڵ پرۆفسۆر فرایلینگە کرد عەفوو بەس بۆ ئەوەی بڵێ حاڵەتی تەندروستی ئەو مناڵانە دوای ئەوە چیان لێ هاتووە سیەکانی وتیەکی ئەوە نەیماوەتەوە چۆن هەناسە ئەیا کەیوان بەس بە ئیرادەی خۆی مابۆ لە ژیانە بەڵام دوای ئەوەش من بەڕاستی لە دوای 2007ەوە ئیتر ئاگام لێ نەما بە بۆنەوەی کە من گەڕامەوە خەریکی خوێندن بووم و ئەوانە بۆیە ئەگینا چەنەها براکەشی کەیوان پێم وا بێ کاک لوقمان نەزانم ئەو چیرۆکانەمان زۆرە کاک لوقمان ئەمە نمونەی لەو سەدان چیرۆکانەیە کە لە هەڵەبجە تا ئێستاش باسەکرێ من لەسەر ئەو بابەتی ڕۆشناخان ئەمەوێت 2 پرسیار بکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە و سوپاس دەکەم بابەتی ونبوانی کەیسی کیمابەرانی هەڵەبجە لە ماوەی ڕابردووە چەند کەیسێک هەبوو کە کەسوکارەکانیان دۆزرانەوە و دواتر هەندێک کێشەش دروست بوو ئەم بابەتە ئێستا بەکوێ گەشتووە و لیستی ناوی قوربانیانی چەکی کیمیایی ئایا پۆڵیان کراوە ئێستا لە چەند کەس پێک هاتووە بەڵێ دیارە ونبووەکان خۆشبەختانە ئێستا لە ئاستی ئەنجومەنی وەزیران بۆردێک دروست کراوە ئەو بۆردە هەرچەندە ئێمە وەکو لایەنێکی ئەمەلی ئەو لایەنە تا ئێستا نە لەگەڵ بۆردەکە دانیشتنێکمان کرد چونکە بەڕاستی ئەو زانیاری و معلوماتانەی کە لای کۆمەڵەکەی ئێمە هەیە لای ئەو لایەنانی تر نییە بۆیە بۆردێک هەیە و ئەوانش کە ئێستا ئاماژەت پێکردن بەداخەوە من نەمبینیوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی شوێنی تایبەتی هەبێ بۆ یەکلاکردنەوەی فحسی DNA بیبەی لە سنتەرێکی ئەهلی ئەنجامی بدەیت کە هەڵەکە لەوێەوە دەستی پێ کردووە و ئێستا خۆشبەختانە هەر لایەنێک یا هەر کەسێ بگەڕێتەوە ئەبێ لە ڕێگای ئەو بۆردەوە ئیشی بۆ بکرێتەوە کارێکی زۆر باشە هیوادارین بە زووترین کات ئەو بۆردە هەستێت سامپڵی وارسەکان ئەوانەی کە مناڵیان ون بۆ وەری بگرێ چونکە تۆ ئەگەر سامپڵەکەت لە بەردەست نەبێت بەیانی مناڵەکەش بێتەوە ئەم کەسە مردبێ مناڵەکە لەگەڵ کێ بەراوردکەی ئەبێت تۆ بانقی زانیاری دەبێت لەسەر وارسەکان وەترە و کاتە کەسێکی ژەگەڕێتەوە حملەی ئەلامیشی ناوێ و زۆر بە ئاسانیەکرێت هیوادارم بۆردەکە وەرتر و باشتر و ئەمەلیتر ئیش بکات ئەمە خاڵی دووەم بۆ مەسەلەی بەرکەوتوانی کیماباران بەداخەوە چۆن لە هەموو شەڕحەکانی ترا خەڵک گلەیی هەیە و ئێمەش لە بریندارەکانە گلەیمان هەیە بەڕاستی خەڵکێک هەیە لە هەڵەبجە نەبوو کراوە بە برینداری کیماباران ئەو خێزانەی کە ڕۆشناخان ئاماژەی پێکرد کچێکیان هەیە هەر بە ناوی ڕۆشناوە بەرکەوتەیە وەزئی زۆر خراپە تۆمار نەکراوە بۆیە ئەبێت یعنی بەڕاشکاوی بڵێن وەزارەتی تەندروستی وەزارەتی شەهیدان ئەم بۆردە داخرا ئەم لیستی بەرکەوتوانە داخراو نەبێت کراوە بێ و بۆ ئەوەی ئەگەر کەسێک تەزویر بێت دەربهێندێت کەسێکی تۆمار نەکرابێت داغڵ بکرێت کە بەداخەوە یعنی ئێمە
فۆرمێکمان دروست بەرز لوقمان ببوورە بەس لەسەر پرسیارەکە تۆ چەند ساڵە ئەو کێشەیەتان هەیە بۆ تا ئێستا چارەسەرتان نەکردووە؟ کێشەکە ئەوەیە هەندێکی کێشەکە خۆی کەسێک خۆی دروستی کات حەز ناکە حەل بکرێت چونکە بەڕاستی لێتی ناشارمەوە مەسەلەی بەرەکەوتوانی کیماواران کراوە بە یاری سیاسی خەڵکێک تۆمارە کرد بە بەرکەوتەی کیماواران بۆی منحەیەکی پێ بدرێت کەسەکە ڕازی بکرێت کاکە ئێمە ڕازین ئەم خەڵکانە کە ئێوە ئەتانەوێ امتیازیان بدەنێ شوێنی تر زۆرە امتیازیان بدەنێ لە شوێنی تر بەڵام بەرکەوتەکانی ئێمە مەکەن بە ینی من ئێستا بە بەڕێزت بڵێم دوو بەرکەوتم هەیە بە دوای ڕێکخراوێک ئاگەڕێ هەوڵم بۆ بی بەزەگەر بڵێم 2000م هەیە ئەڵی کاکەیچم پێ ناکرێت ئەم بەرکەوتوانە ئێمە لە دەرەوە چارەسەریان هەیە مامۆستا کامین هەموم لە یەکمان ناسین و ئەزانین خەتەرترین بەرکەوتەی کیماوارانی هەڵەبجە بوو کاتێک برایە ئەڵمانیا بەسپاسەوە بۆ کەسانێک کە هاوکار بوون چه کەسایەتیەکان چه حکوومەت ئێستا مامۆستا کامین زائیسیان بۆ کردووە بۆیە من هیوادارم بۆ ساڵی داهاتوو دانیشین لەگەڵ قونسڵەکان ئەم یادە بکەینەوە حکوومەت خۆی بکاتە خاوەنی ئەم کەیسە نەک ئێمە ئێستا پارێزگایەک شەڕ بکات لەسەر پۆستەکان لەسەر امتیازەکان بەڵام کەس نەبێت لە بریندارەکان بکاتەوە بەرکەوتەی کیماوارانمان هەیە 2-3 ساڵە لەسەر قەرەوێڵەیەکە بۆیە بەڕاستی ناکرێت لەولاشەوە نەخۆشخانەیەک بەو تەجیزاتەوە کە کراوە کە دەیان شتی پاشی تێدایە لەبەرەوەی ئەماڵی کۆمپانیاکە تەسلیمی نەکردوم ئەوەی نەکردووە نەخۆشخانەکە ناتوانێت لە خزمەتی بەرکەوتووە خاتوور بەڵێ قسەکانی کاک لوقمان بڵێ ئەوەی ڕاستی بێ ئەم کێشە ئەم بڵین تاوانی کیمابارانی هەڵەبجە کەیسی جینۆسایدە تاوانێکی دیش بە مرۆڤایەتیە بەڵام بە سیاسی کراوە ئەمە زەرەرێکی زۆر گەورەی یا لە کەیسی بڵین ئەم جینۆسایدە مفروض بوو چۆنڵی ناوچەگەری ناوچەگەری پێوە دیارە سیاست زۆر زەرەری لیا لەمە و ڕاستی شەکە کاک لوقمان من خۆم 2 کەیس خۆم شاید حاڵم 2 کەیس لە وڵاتی ئەڵمانیا هاتن لەوێ لە نەوەکانە بە ناوی بریناری کیمیاییەوە کیمابەرانی هەڵەبجەوە لە جوئی سیاسیان وەرگرت کە هیچ ڕەبتیشیان نییە دوو حادیسەی زۆر یەکیان خۆی چاوی زعیف بوو ئافرەتێک بوو کوڕێکی گەنجیش خۆی بەکارەبا تووشی ڕووداوی سووتان ببوو کە ئەمە زەرەرێکی زۆر گەورە ئەیە لە کەیسەکان کەیسی برینارەکانی هەڵەبجە چونکە ئەو وڵاتانە بە دوواداچوونەکەن کە ئەبینن ئەمانە ڕاست نییە یاخود ڕۆژە لە ڕۆژان کەشفە بێت ئەمە چۆنەڵی متمانە کەمەکاتەوە بە کەیسی برینارەکانی هەڵەبجە و من تکا ئەەکەم ینی داواژەکەم ئیتر چیتر کەیسی کیمابارانی هەڵەبجە نەبێت ناوچەگەری بڵین کاری تێبکە نەمەسەلی سیاست و شاری هەڵەبجە بەگشتی من خۆم مەڕایەکی تایبەتی خۆمە سزایراوە لەسەر هەندێک بۆچوونی سیاسی یاخود بۆچوونی خۆی بەڵام بمبورن بەرپرسیارەتی گەورە ئەکەوێتە سەر حکوومەتی عێراقی چکە وڵاتی ئەڵمانیا کاتێک کە نزیکی 6 ملیۆن لە جووەکانی بە زیاتر بەغاز خنکان یاخود سووتانی ئەو کاتە لە حربی عالەمی یەکەم و دووەمیشە ئەڵمانیا زۆرترین گازی ژەهراوی بەکارێنا هەم دژی هەم لە جەنگە هەم لە دژی جووەکانی ئەڵمانیا قەرەبووی جووەکانە کاتەوە کە لە ئیسرائیلیش ئەژین ئەوە ئیشی حکوومەتی عێراقی بوو دەستخۆش خات و ڕۆژنا زۆر سپاس بەڕێز لوقمان کاوڕۆ لەگەڵماندا بوون بەڵێ بینەران بەو شێوە هاتینە کۆتا پرۆگرامی ئەوڕۆمان کەواتە لێرەوە دەگەڕینەوە سەر ئەو قسەی کە کوردەکان هیچ دۆستێکیان نییە جگە لە چیەکان تا سبەی بەیانی خواتان لەگەڵ بێتن خواتان لەگەڵ دەستان خۆش بێت دەست خۆش